من لەسەر ئەم بابەتە لەسەرم پرسە زیادبوونی گرژیەکان و هێرشەکان لە عێراق میوانێکم لەگەڵایە سەرمەندبەیاتی شارەزای ئەمنی و سەربازی ئەم کاتت باش بەڕێز سەرمەند ئەکرێت بە ئێمە بڵێیت داهاتووی ناوچەکە بە تایبەتی عێراق دوای ئەم هێرشانەی دوێنێشەوی ئەمریکا بۆ سەر حیزبوڵای عێراقی بەرەو شوێن ڕوات. بەڵێ سڵاو لە ئێوە و لە سەرجەمبینەران بێگومان دۆخێکی ئالۆز لە پایتەختی عێراق لە بەغدا ڕوویدا تەنانەت ئەم ئالۆزیە لە نێوەندی سیاسی و ئەمنیشەوە هەر بەردەوام بوو هەندێک تێکەڵاوی هەیە لەم بارەیەوە کە هەموو ئەمانە تێکەڵاوی سەربازین کە ماوەیەکە لە نێوان عێراق و ئەمریکا بەردەوامە پرسەکە پەیوەستە بە گەڕاندنەوە و جێهێشتنی سەرجەمە و هێزانەیەکەوە سەر بە ئەمریکان و سەر بە هاوپەیمانەکان لە عێراقدان بەڵام بە شێوەیەکی لە ناکاو دووبارە لە بەرپرسێکی کە تایبی حیزبوڵڵا کرایە ئامەر بێگومان ئەم پرسە هەندێک پرسیارمان دێتە پێش کە ئاخۆ تا ئێستا بەردەوام دەبێ و ئەمریکا دەمێنێتەوە هەندێک کەسایەتیش بەر لە ئێستاش کرابوونەوە ئامانس بێگومان ئەم هێرشانە و ئەم هێرشانێکەوە ئاراستەی کەسایەتەکان کراون بەردەوام دەبێت و بێگومان فشاری نێوخۆیی ئەمریکا بە تایبەتی ئەوانەی کە کۆماریەکانن ئەو فشارە زیاترە لەلایەن حکوومەتی ئەمریکاوە کە ئەم فشارە زیاترە لە حکوومەتی عێراق و پێویستە کە تایبەکان کە تایبی حیزبوڵڵا بوەستێت لە بە ئامانجگرتنی هاوپەیمانی و ئەمریکا بە شێوەیەکی گشتی مقاومە ئیسلامی تا ئێستا نەوەستاوە بەردەوامە ئێستا کێشەکە ئەوەیە دوای ئەو بە ئامانجگرتنەی سەرکردەی کەتایبی حیزبوڵڵا ئاخۆ جارێکی دیکە کەتایبی حیزبوڵڵا دووبارە دێگەڕێتەوە بۆ زۆر باشە من ئەویستە سەر بەڕێز بەیاتی بابەتەکە بووە بۆ وەڵام و وەڵامکاری لەلایەن ئەمریکا و گروپە چەکدارەکانەوە یعنی تاکەی ئەم وەڵام و وەڵامکاریە بەردەوام ببێت ئایا ڕێگە چارەیەک هەیە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە؟ ئەم بابەتە بێگومان بە پلەیەک لە ژێردەستی ئەمریکایە ئەگەر بێت و بەردەوام بێت لە ئامانجگرتنی و کوشتنی ئەو ناوچانەی ئەو خاڵانەی کەوا سەر بە ئەم هێزانەنە بۆیە مقاومە ئیسلامی و حیزبوڵڵای عێراقیە بەڵام لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئاخۆ چێ بازی ئەمە دەدات بێگومان عێراق بازی ئەم هێرشانە دەدات ئەگەر بێت و ئەمریکاش عێراق جێبێت ئەمە پرسێکی گرنگە ئەمڕۆ ئەمریکا لە عێراق و لە سەر خاچی عێراقدا هەیە و ئەو ئێستا تووشی هەندێک ڕوو سووری بووەتەوە بەڵام پرسەکە ئەوەیە ئاخۆ ئەگەر ئەمریکا لە عێراق بێتە دەرەوە و عێراق جێبێڵێت ئەو کات ئازادی ئاخۆ ئازادیەکی بۆ دروزەبێکەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ هەموو ئەمانە بکاتە ئامانج هاوکات ئەم پرسە تەنیا بابەتی سیاسی نییە ئەمریکای عێراق بێگەیاندوە بێگومان ئەمە پرسی ئابووریش هەیە خۆتان دەزانن داهاتی نەوت هەموویان دەچێت بۆ ئەمریکا و ئەمەش بە شێوەیەکی گشتی پەیوەندێکی ئابووری هەیە لە نێوان ئەمریکا و عێراق هاوکات لەبارەی خۆراکەوە هەموو ئەو خۆراکەنێکەوە دەکردرێ و دەفرۆشتی هەموو بە دۆلار دەکرێت کە زیاتر لە 40 ملیۆنە بۆیە خۆراک و هەموو ئەمانە کە ئەمانە نمونەی بچووک نمونەی زۆر سادەن باسی دیبلۆماسی و هەمشتان ناکەم تەنانەت ئەم شتانەش بۆتە هۆی ئەوەی کەەوە پەیوەندی هەیە لە نێوان ئەمریکا و عێراق بۆیە پێویستە ئەم کێشانە لە ناوخۆی عێراق ئەم کێشانت چارەسەر بکرێن زۆر باشە ئەمەوێت لەسەر ڕۆڵی حکوومەتی عێراقی قسە بکەین حکوومەتی عێراقی چەند جارێک داوای لێکرام گروپە چەکدارانە ڕابگرێت بۆی کاردانەوەکان نەگاتە ئەم بارودۆخی کە ئێستا تێیگەیشتووە بەڵام وەکو وترێت حکوومەتی عێراقی بەپی پێویست بەدەم ئەم بانگەوازانەوە نەهات و کاری لەسەر نەکرد
ئێستا دەبێت ڕۆڵی حکوومەتی عێراقی چی بێت لە چارەسەرکردنی ئەم بابەتە بە تایبەتی شتێکی پێوترێت سەروەری عێراق. سەروەری عێراق لە چەند شوێنێکەوە ئەبەزێنرێت، بەڵام حکوومەتی عێراقی تا ئێستا بێپەرچەکردداری و ڕاستەقینەیە لەم بابەتە. ئەم پرسە زۆر ڕوونە، هەر لەم ئاستەوە زۆر ڕوونە. لە ئۆکتۆبرەوە تا ئێستا حکوومەت هەوڵێکی زۆری داوە، بەڵام هیچ سوودێکی نەبووە. حکوومەت هەوڵی چارەسەرکردنی ئەم پرسە دەکات. هەموو کەتایبەکان و ئەوانەی کە سەر بە مقاومەی ئیسلامین هێڵێکی دیاریکراویان هەیە و ئەمریکا و ئیسرائیل دەکەنە ئامانجە. ئەگەر باسی پرسی دەوڵەتی بکەین، بێگومان ئەمە لە ڕووی ئاستی دەوڵەتەوە کاریگەری بەسەر پەیوەندیەکانی عێراق و ئەمریکاوە هەیە. هەندێک لە وڵاتیشەیە ئەم پرسەوەکو پرسێش عقائیدی دەبینین. بۆیە حکوومەت ماوەیەکی بەر لە ئێستا هەوڵی ئەوەی دەدا توانی بێتی بگا بە دامرکاندنەوەی هەموو ئەو گرژیانە، بە تایبەتی کەتایبی حزب الله، بە تایبەتی ئەوان، چونکە ئەوان کاریگەری سەرەکییان هەیە لەم بابەتە. بەڵام هێرشەکانی ئەمریکا جارێکی کە بۆ هۆی ئەوەی کە حزب الله دووبارە ئەمریکیەکان بگاتە ئامانج، بەڵێ حکوومەت نەیتوانیوە خۆی فەرز بکە. ئەمە شتێکی ڕوونە، شتێکی زۆر دیارە کە ئەمەش بۆتە هۆی شەرمەزاریەک بۆ حکوومەتی عێراقی. بێگومان دەبێت ئەمەش بزانین هەندێک لەوانە لەم کەتایبانە بەشێکن لە حەشتی شەعبی. بۆیە کەسێک هەیە بە ناوی ئەبوباقر سعدی کە کوژرا، ئەو خۆی ڕاوێژکار بوو لە دەستەی حەشتی شەعبی. بێگومان ئەم دەستێش بە فەرماندەیی بەستراوە. بۆیە ئەم پرسێکی زۆر ئاڵۆزە و زۆر لەوەی ئاڵۆزترە کە ئێمە بیری لێ دەکەینەوە. ئێمە هیوادارین بێگومان ئەم کێشەیە چارەسەر بکرێتەوە، ئەم بابەتێک لای بکرێتەوە، بەڵام ئەمە تەنیا ویستە. باشە، ئەم هێرشانە زیان بە گفتوگۆی ئەمریکا و عێراق لەبارەی مانەوەی هێزە بیانیەکان ناگەیەنێت؟ بەڵێ بێگومان زەرمەندی یەکەم هەر ئەوە، ئەمە دەبێتە هۆی بەلاوەنانی قورسایی عێراق. هاوکات لە ڕووی ئابووریەوە پیمان نیشاندا کە ئەوانەی کە وەبەرهێنەران ناتوان بێنە عێراق و وەبەرهێنان بکەن. عێراق چەندین کێشەی جیاوازی هەیە. ئەو فڕۆکانەی کەوە هات و کاتێک من لە حکوومەت لە هەرێمی کوردستان بووم، کاتێک لە هەولێر تێدەپەڕێ یا لە بەغدا تێدەپەڕێ، ئێستا پێمان دەڵەیەکەوە ئەمە ڕێگەیەکی گرنگە بۆ گەشت ئەم فڕۆکانە. ئەگەر بێت و بزانن ئاسمانی عێراق ئارام نییە، نایەنەوە عێراق و ئەم ڕێرەوە بەکار ناهێنن بە ملیۆنان دۆلار کە ئەم فڕۆکانە تەنانەت کەوا لە سەر عێراق و هەرێمی کوردستان تێدەپەڕێت بە ملیۆنان دۆلار بۆ داهاتە بۆ عێراق و کوردستان. بۆیە زیانێکی زۆر گەورە بەردەکەوێت. بەڵێ، سەرمەند بەیاتی شارەزای ئەمنی و سەربازی، زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمەت بەخش.